لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حام لواني حفتا وهشت لوانا كان تفسير القرآن بيروز بيمو خزمتان بمبست رضا من دي خواهي قوري وهيوادان مئوي آزي السودي اللي ور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإذا قيل لهم آمنوا بما أنزل الله قالوا نؤمن بما أنزل علينا ويكفرون بما وراءه وهو الحق مصدقا لما معهم قل فلم تقتلون أنبياء الله من قبل إن كنتم مؤمنين. بەڵێ خۆشەویستان هەر لە درێژەی باسی بەنی ئیسرائیل خی گەورە دەفەرمی ئەگەر پێیان بگۆترێ وإذا قيل لهم هەر کەسێک پێیان بڵێ پێغەمبەر پێیان بفەرمی صلی الله عليه وسلم ئیمانداران پێیان بڵێن آمنوا بما أنزل الله ئیمان بینن بەو کتێبەی کە خوا دایبەزان سبحانه وتعالى کە بریتە لە قورئانی پیرۆز قالوا نؤمن بما أنزل علينا دەڵێن تەنها ئیمانمان هەیە بەو کتێبەی کە لە بۆ ئێمە دابەزیە. نؤمن بما أنزل علينا تەنها ئیمانمان هەیە بەو کتێبەی کە لە بۆ ئێمە دابەزیە. طبعا ڕاز ناکەن. ئەگەر ڕاز بکەن ئیمانیان بەو کتێبەش هەبی کە لە بۆ خۆیان دابەزیە دەی لەو کتێبەش باز کرایە کەوا دەبی ئیمان بە کۆتا کتێب بین کە قورئانە، ئیمان بە خاتەمی پێغەمبەران بین کە محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم. ئیتر لەوەش ڕاز ناکەن بەڵام ئەوە جوابەکەیان دەڵێن نؤمن بما أنزل علينا. یعنی ئەوجا وەکو زانایان دەفەرمون ئەو ئافەتە لەوانەیە لە ئومەتی ئیسلامیش هەبی کەسێک کە لەسەر فلانە مەزهەبە دەی کاکە ئەو حکمە شەرعیە لەسەر فلانە مەسئلە ئەو هەیە دەڵێ نە لە مەزهەبەکەی من تەنها من قەنەعەتم بە مەزهەبەکەی خۆم هەیە. سبحان الله ئەن تەعەسسوب لەو مەزهەب قەزەیەکی زۆر شتێکی خراپە. بەڵێ لە بۆ کەسێکی مقلد لە بۆ کە هیچ علمە شەرعینە لەسەر فلانە مەزهەبە هیچ ئیشکال نییە دەستێت خۆش بی بەڵام لێو تەعەسسوبت لەو مەزهەبەکەی خۆت هەیە تەنها مەزهەبەکەی خۆت پێ ڕاستە ئەوان کەت هەمووی پێ هەڵەیە ئەو زۆر خەتەرە کەواتە تەمەسسوک بە مەذهەبێک شتێکی ئاساییە بە تایبەتی لەو کەسێکەوە علمی نەبی بەڵام تەعەسسوب لەو ئەو مەذهەبە ئەوە ئیشکالە تەنها خۆت پێ ڕاست بە ئەوان کەت هەموو پێ هەڵەبی بەڵکو وەکو قولي فقهاء بتابت لمسائل فقهي قسيش زور جوانان هي ضل رأيي صواب يحتمل الخطأ ورأيك خطأ يحتمل الصواب بشتيك لبين من بمنه رأي من صوابه بيم ويا صوابه بلام احتمال شيء خطأ مهبي رأي توج أمواد ظالم خطأ بلام احتمال شيء صوابي كواتشتيك لبين من بمنه بلام أتبري تنها رأي من لو مسألة كوا خلافية تنها من راسته براسته والتعصب وشتيش مذمومة ئەگەر لۆشت بە دیار کە ئەویت کە حەقتر لێ نە مەزهەبەکەی من وانە بەڕاستی ئەو شتە مەذمومە هەوڵ بدەین ئینسان خۆمان لێ بپارێزین. ئیتر ئەوە وەصفی ئەهلی کتابە کاتێک کە پێیان دەگوترێت ئیمان بە قورئانی پیرۆز بین کە لەلایەن خوای گەورە هاتێ دەڵێن نؤمن بما أنزل علينا تەنها ئیمانمان بەو کتێبە هەیە کە لە بۆ ئێمە دابەزێکەوە وەکو گوتمان بەڕاستی ئیمانیان بەو کتێبە خۆشیان نیە ئەگەر ئیمانیان پێ هەبی دەبی ئیمان بە قورئانی پیرۆز بین لەورەوەی ئەمریان پێکرایە وەیەکفڕون بما وراءه وكفر دكان بهمو أو كتاباني كوالا دواي أو دي بله يهود كفر بإنجيلش دكا كوالا دواي توراة هاتي وكفر بقرآنش دكا كوالا دواي إنجيلش هاتي كواتا تنها كتابي خوي في حق مع العلم لأتباعي همو بيغمبران أو عهدو بيمانه ورجي لك هركاتيك لدواي أو بيغمبريش كات حتى بيغمبري خاتم بيشتا إيماني بيبينا بلام أوان كفري بيدكن وهو الحق مصدقا لما معهم لكاتيك دا أو كتابي لدواتر هاتي بتايبة قرآن بيروز أو حقي تيدا وتصديقي أو كتابش دكا كأوان بيانا بل أو حقي تيدا أو حقيك أخوادي سبحانه وتعالى وهروها تصديقي أو توراتش دكا كأوان بيانا يتركاتك أو موقفي أنا أخوائي يقول دفرن بيان بلي قل
فلم تقتلون أنبياء الله من قبل إن كنتم مؤمنين. ئەگەر ئەنگۆ ڕاز دەکەن کەوا ئیمانتان بە کتێبی خۆتان دەی باشە لۆ پێغەمبەرانی خوا دەکوژن. فلم تقتلون أنبياء الله دەی باشە لۆ پێغەمبەرانی خوا دەکوژن من قبل پێش ئەوەی کەوا ئەو پێغەمبەرە بێ. ئەگەر ئەنگۆ ڕاز دەکەن ئیماندارن بە کتێبەکەی خۆتان باشە لە هیچ کتێبێکی خوا هاتێکەوە پێغەمبەرانی خوا بکوژن، بەڵکو گەورەترین جەریمە ئەوە نییە کەوا پێغەمبەری خوا بکوژن، لەبەرەوەی بە هیچ شێوەیەک پێغەمبەران کارێکی وا ناکەن مستحقی کوشتن بن. لێ گەورەترین تاوان لە دوای شرک ئەوەی پێغەمبەری خوا بکوژی، پێغەمبەری خوا بکوژی وەالعیاذ بالله. کەواتە ئەدی باشە لۆ پێغەمبەرانی خوا دەکوژن، بەڵێ چەندین پێغەمبەری خوایان کوشتێ وەکو یەحیا و زەکەریا ئەوانە کە بەناو دیارن، چەندین پێغەمبەری دیکە کەوا کوشتیتیانان هەوڵی کوشتنیاندایە. ئەدی ئەوە ئیمانەکەی گوێ بە کتابی خۆتان دەی ئەوها فەرمانتان پێکرا لە کتێبەکەی خۆتان کات هەموو تەناقوزاتە. ولقد جاءكم موسى بالبينات لە کاتێکدا موسى عليه الصلاة والسلام بەو هەموو بەڵگە ڕۆشنە هاتەلاتان ئەنواعی بەیناتی پێبوو لە دار عەسایەکەی دەستی کاتێکەوە دەستی لە ناو باغەڵی لە ناو دەری دەهینا و سپی دەچۆوە، کاتێکەوە بەو دار عەسایە لە پێش ساوی باپیرانتان لە بەنی ئیسرائیل لە بەحریدا و ئەو بەحرە بە فەرمانی خوای گەورە شەق بوو بە ناویدا پەڕینەوە. بەو دار عەسایی کاتێکە کە لە بەردیدا چەندین چاوگە ئاوی لە هەڵقوڵا، ئەو دار عەسایە کاتێکەوە لە پێش چاوی فرعون ساحرەکانی فرعون دەبووە مارێکی گەورە هەموو سەحرەکانی ئەوانی قوت دەدا. ئەو تەوراتەی کەوا لە بۆتانی هێنا پڕ بوو لە بەڵگە و بەینات، چەندین بەڵگە و بەیناتی دیکە کەوا لەسەر دەستی موسى عليه الصلاة والسلام پیشانتاندرا کە هەمووی بەڵگەن لەسەر ئەوەی کەوا موسى رسول الله و کەلیم الرحمانە. ئەوجا پاشان ستان کرد ثم اتخذتم العجل من بعده وأنتم ظالمون. بەڵام لە دوای ئەو هەموو بەڵگە ڕۆشنە، لە دوای ئەو هەموو دەلیلەی کە پێی بوو ئەوجا اتخذتم العجل من بعده لە دوای ئەوەی کەوا ئەو چوو لە بۆ میقاتی خوای گەورە کەوەکو معلومە کە باسمان کردێ و لە داهاتووشدا لە چەندین ئاەت کە خوای گەورە باس دەکاتە ئەو بابەتە کاتێکەوە موسى عليه الصلاة والسلام چوو لە بۆ میقات کە 30 ڕۆژ بوو، پاشان 10 ڕۆژ کەش لە بۆ زیادکرا بووە 40 ڕۆژ تاوەکو مناجات لەگەڵ رب العالمین بکە لە چێوی توور و ئەوجا خوای گەورە سبحانه وتعالى تەوراتی پێبەخشی و ئەلواحی پێبەخشی، ئەوجا ئەوان لەو کاتەیدا اتخذتم العجل من بعده لە دوای چوونی موسى لە بۆ میقات ئەنگۆ چوون گۆلکتان پەرست. اتخذتم العجل واتە اتخذتموه إلها. سبحان الله. ئەو گۆلکەی کە وەکو جارەکەی دیش باسمان کرد کە لەو زێڕە دروستیان کرد بوو کە لە قیبتیەکانیان وەرگرت بوو لەگە خۆیان هینا، ئیتر سامیری هەری خەڵەتان گوتی وەرن ئەو زێڕە هەمووی بتاوێنەوە، ئیتر گۆلکێکی لێ دروست کردن. ئەو گۆلکە بە شێوەیەکی وا کە دوو کونی تێدا بوو کە هەوا لە لایەکی دەچوو لە لایەکە دەرەچوو دەنگێکی لێ دەرەچوو وەکو خوای گەورە خواری هەبوو. ئەوجا لەو حاڵەتەی ئەوان ئیتر هەڵی خەڵەتان گوتی هذا إلهكم وإله موسى فنسي. ئەوە پەروەردگارین گوێە و پەروەردگاری موساشە عليه الصلاة والسلام، بەڵام موسى لە بیری چووە لێرەیە لێ چوویتە چێوی تۆڕ والعیاذ بالله. ئیتر ثم اتخذتم العجل من بعد لە دوای ئەو هەموو بەیناتێکەوە موسى لە بۆتانی ناو سەردەستی موسى دیتان ئەنگۆ گۆلکێکتان بەخوازانی والعیاذ بالله لە کاتێکدا ئەو کارتان دەکردوە ئەنتم ظالمون والحال کاتەوە حالیە جملەکە لە کاتێکدا ئەو کارە دەکەن کە ئەنگۆ شیمە و صیفەتی بەردەوامتان ئەوێ کە ئەنگۆ ظالمن، ئەنگۆ ظالمن شر لە جێگای خۆی دانانێن. ئیتر ئەوە ئیمانەکەتانە. وإذ أخذنا ميثاقكم ورفعنا فوقكم الطور. جا خوای گەورە فەرمی باسی بکەن کاتێکەوە عهد و پەیمانمان لێتان وەرگرت، عهد و پەیمانێکی موثق زۆر قایم کەواتە ئەو عهد و پەیمانەمان لە باب باپیرانی گۆ وەرگرت کە ئەنگۆش لەسەرینە بەعتیبار ورفعنا فوقكم الطور. طبعا عهد و پەیمانیان لێوەرد گیرا بۆی کەوا عیبادەتی خوای گەورەکم بەتەنها پابند بن بە هەموو ئەو فەرمانانەی کەوا لە تەورات لەسەر زمانی موسى عليه الصلاة والسلام پێیان ڕادەگا. ئیتر بەوەش پابند نەبوون هەتا خوای گەورە شێوی تووڕی بەسەریاندا بەرز کردەوە. ورفعنا فوقكم الطور وەکو جاری دیش باسمان کرد خوای گەورە چێوی تووڕی بەسەریاندا بەرز کردەوە. ئیتر لەژێر تووڕەکەدا لەژێر چێوەکەدا خوای گەورە فەرمانی پێکردن خذوا ما آتيناكم بقوة واسمعوا.
دەی وەری بگرنە عهد و پەیمان ئەگەنا چێوەکە بەسەرتاندا بەردەبیتەوە. سبحان الله خذوا ما آتيناكم بقوة ئەوەی کەوا پێتانمان بەخشێ لە ئەوامر ئەوەی کە لە تەورات و لەسەر زمانی موسا دەیبیستن دەی بە جدیەتەوە وەری بگرن بقوة بە جدیەتەوە وەری بگرن واسمعوا جۆڕایەلی بکەن لێرە سەمعی ئیجابەیە کەواتە بە جدیەت وەری بگرن و سەمعی ئیطاعەتان هەبی جۆڕایەلی بکەن. قالوا سمعنا وعصينا گوتیان سمعنا بەڵێ بیستمان نەک ئیطاع مەکەن بیستمان بەڵام عەسەینا بەڵام سەرپێچی دەکەن وزە لێردا زانان دەفەرمون ئەوەی ئەوان گوتیان ئەوە بتەنها گوتیان سەمیعنا عەسەینا بەفعل پاشەوەی کەوە عهد و پەیمانەکان لێ وەرگیرا نەجاتیان بوو لە ژێر تووڕەکە و هاتنە دەرێ ئەوجا بەکردەوە عەسە و عیسیانیان کرد بەکردەوە گوتیان عەسەینا نەک بە زمان. هەندێک لە زانان دەفەرمون بەڵێ هەتا لە ژێر چێوەکە بوون گوتیان سەمیعنا هەرکە لا چوون ئەوجا گوتیان عەسەینا. بە هەر حاڵ بە زمانی مەقال و بە زمانی حاڵ ئەوان گوتیان عەسەینا. سبحان الله یعنی لە دوای ئەو عهد و پەیمانی کە لێیان وەرگیرا هەمووی چوونە سوزدە و چێوی تووڕ بەسەریاندا برز کراوە ئەوجا گوتیان جێمان لێبوو بیستمان بەڵام دوایە هەم بە قەول هەم بە فعل عیسیانیان کرد. وأشربوا في قلوبهم العجل بكفرهم سبحان الله ئەو گۆلکە خۆشەویستی ئەو گۆلکە خۆشەویستی ئەو گۆلکە چوە ناو دڵ و دەرونیان کو ئیسفەنجێک ئاوی پێدا بکە و ئاوە بخواتەوە دڵیشیان بەو شێوەی خۆشەویستی ئەو گۆلکەی خواردەوە کو دەڵێ لە کوردەوای دڵ لەگەڵ خینیان تێکەڵاو بوو سبحان الله. وأشربوا في قلوبهم العجل بكفرهم لۆ وەکو زانان دەڵێن کاتێکەوە موسا عەلەیهی سڵات وسەلام وەکو لە سوورەتی تاها تەفاسیلی باز دەکاتن گۆلکەکەی لە پێش چاویان سووتان ئەوجا خۆڵەمێشەکەشی هەمووی بەحردا کرد و بینەمینێ دەڵێ بە دزی دەچوون ئاوی بەحرەکەیان دەخوارد دەیانگۆ مبارەکە سبحان الله. وأشربوا في قلوبهم العجل بكفرهم بسببی کوفرەکەیان خۆشەویستی گۆلکەکە لەگەڵ دڵیان تێکەڵاو ببوو وەکو ئیسفەنجێکەوە ئاو قوت بدا و بیخواتەوە خۆشەویستی گۆلکەکە دڵیان خواردو بیەوە سبحان الله بە سەبەبی سی بە سەبەبی کوفریە. وەش لێرەدا زانان دەفەرمون باءەکە بائی سەبەبیە کەواتە لە قەدەر گوناه لە قەدەر کوفر خوای گەورە ئەو کەسە مبتەلا دەکا بە خۆشەویستی شتێک سبحان الله. يعني ئەو کەسێکەوە خۆشەویستی غەیری خوا لە دڵیدا هەیە طبعا ئەو خۆشەویستە بە ئیزنی خوایە خود بە قەدەری خوای گەورە لە دڵی دروست بووە بەڵام لەبەرچی دروست بووە بە سەبەبی عیسیانی خۆی بە سەبەبی سەرپێچی خۆی ئەوان بە سەبەبی کوفرەکەیان مبتەلا بوون بە خۆشەویستی ئەو گۆلکە سبحان الله. يعني لە سوتاندراش بوو دەیانزانی باتڵێ هەر خۆشیان دەوی سبحان الله. لێیە خوای گەورە سبحانه وتعالى وەکو باسمان کرد لەسەری فەرزکردن دەبی چێڵ سەر ببن تا خۆشەویستیەکە لە دڵیان دەرچێت بەڵام هەر لە دڵیان دەرنەچوو ئەو خۆشەویستی ئەو گۆلکەی لەگە خینیان تێکەڵاو بە سەبەبی کوفریان بە سەبەبی کوفریان. کەواتە ئەگەر هەر ڕۆژێک لە ڕۆژان هەستت کرد شتێک خۆشەویستی شتێک لە دڵت دامەزرایە کە ئەو شتە شەرعەن نابی خۆشت بوێ ئەوجا هەرچ بی شەرعەن نابی خۆشت بوێ بزانە ئەو بە سەبەبی گوناهەکانتە مبتەلا بووی بۆ خۆشەویستی بگەڕێەوە تەوبە بکە و ئیستیغفار بکە تاوەکو خوای گەورە ئەو خۆشەویستی کە نابی خۆشت بوێ لە دڵت دەربینی. قل بئس ما يأمركم به إيمانكم إن كنتم مؤمنين. خوای گەورە دەفەرمێ پێیان بڵێ خراپترین شت ئەوەیە کەوە ئەو ئیمانەتان فەرمانتان پێ دەکا ئەگەر ئەنگۆ ئیماندان قل بئس ما يأمركم به إيمانكم إن كنتم مؤمنين. ئەگەر دەڵێن ئێمە لێ ئیمان بە پێغەمبەری خوا ناینین عەلەیهی سڵات وسەلام لەبەرەوەی ئیمانەکەمان وا فەرمانمان پێ دەکا دەفەرمێ پێیان بڵێ ئەو خراپترین شتە فەرمانتان پێ دەکا ئەگەر ئیمانتان هەیە کەواتە ئەگەر ئیماندارن ئەوە خراپترین شتە و ئیمانە فەرمانتان پێ دەکا کەوا کوفر بە خاتەمی پێغەمبەران بکەن خراپترین شتە و ئیمانە فەرمانتان پێ دەکا کەوا خۆشەویستی گۆلکەکەتان لە دڵ بی خراپترین شتە ئیمانەکەتان کە فەرمانتان پێ دەکا کاتێک کە بڵێن سەمیعنا وعەسەینا کەواتە ئیمانی ڕاستەقینەوانیە ئیمانی ڕاستەقینەوەی کەوا ملکەز بی لە بۆ خوا سبحانه وتعالى ملکەز بی لە بۆ پێغەمبەرانی خوا ملکەز بی بۆی کەوا هەموو فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ بکەی ئەوەی کەوا لەگەڵ ئەهوات دەگونجێ یاخود ناگونجێ بەبێ کەوا فکر لەوەی کە ئەو کەسە چێ ئەو حەقەم لێ باز دەکا مهم ئەتو ئەو حەقە وەربگری لە پێناوی خوای گەورە سبحانه وتعالى. ئیتر لە خوای گەورە دەپاڕێنەوە
ئەو انحرافاتانێکەوە لە ئەهلی کتابدایە خوا لە ئومەتی ئێمەی نەهێڵێ، خوا بە هیچ شێوەیەک شتێکی وامان تێدا نەبیکەوە لە بەنی ئیسرائیل هەبوو کە ببتەمایەوەکەوە غەزەب لە ئێمەش بگیرێ وەکو غەزەب لە بەنی ئیسرائیل گیرە. خوای گەورە بمانجێڕتەوە لەلای ئەو حەقەی کە بەخۆی دەیەوێت لە قورئان و لە سنە کە دەبیتەمای ڕەزامەندی ئەو خوای گەورە بمانجێڕتەوە سەر ئەو حەقەی إن شاء الله تعالى. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله، وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.